ناڕزایەتی بەرین دژ بە ئیعدامکردنی سێ لاوی ئیسفەهانی لە شوێنە جۆراوجۆرەکانی ئێران. کۆمەری جەنایەتکاری ئیسلامی بە ناردنی وەزیری نێوخۆی کە پێشینەیەکی جەنایەتکاری بەرینی هەیە لە بەرەبەیانی ڕۆژی هەینی 29 مانگی گوڵان، ساڵح هاشمی، مەجید کازمی و سەعیدی یاقوبی قوربانیانی پەروەندەی دروستکراوی خانەی ئیسفەهانی ئیعدام کرد. دژ بەم ئیعدامە جەنایەتکارانەیە بنەماڵەکانیان، جەماوەری خەڵکی تووڕە و ناڕازی لە شارەکانی ئیسفەهان، تاران و سنا، ڕێکخراوە سیاسیەکان، هەڵسوڕاوانی بواری مافەکانی مرۆڤ لە نێوخۆ و لە دەرەوەی وڵات، وەک ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی و ژمارەیەک لە وەکیلەکان بەدەستدانە شێوازی جۆراوجۆری خەبات و ناڕزایەتی هەوڵیاندا بەم ئیعدامە دژی ئینسانیانە بگرن. لە ڕەوتی ئەم خەباتەدا بە شکل و شێوازی کاریگەر و هێندێک جاریش داهێنەرانەوە هاتنە مەیدان. ڕاگەیەنەرەکان ڕۆژی چوارشەممە 27 مانگی گوڵان دەستنووسێکیان لە قوربانیانی ڕووداوەکەی خانەی ئیسفەهان بڵاو کردەوە کە بە شێوەیەکی بەرین خوێندرایەوە و لایک کرا. ئەوان لەسەر کاغەزی کتێبخانەی ناوەندی زیندانی ئیسفەهان داخوازیەکیان نووسی و بە لێهاتوویی ناردیانە دەرەوە. ئەوان نووسیان داوا لە هاوشاریان و هاونیشتمانیانیان دەکەن نەهێڵن بمانکوژن، ئێمە پێویستیمان بە یارمەتی ئێوەیە. ئەمڕۆ لە بوێرانی خەڵکی ئێران لە ڕێگای بڵاوکردنەوەی فایلی دەنگیەوە چەندین جار ڕایانگەیان کە دانپێدانانی ناڕەستە و خۆیان بە شێوەیەکی وەحشیانە و بە توندترین ئەشکەنجەکان لێوەرگیراوە. ئەم جۆرە دانپێدانان و پەروەندە سازیە کە لە 40 ساڵی ڕابردوو لە ئاستێکی بەریندا بەڕێوە چووە، هەوڵێکی داماوانە بووە و بۆ خەڵک ئاشنایە. بەم هۆیەوە بەشێک لە خەڵکی ئیسفەهان چەندین جار لە بەردەم زیندانی دەستگیر کۆبوونەوە و دروشمیاندا و خوازیاری ڕاگیرانی ئیعدامکردنیان بوون. بۆ نمونە بەرەبەیانی ڕۆژی دووشەممە 25 مانگی گوڵان کۆمەڵێک لە دەوروبەری زیندانی دەستگیر کۆبوونەوە. لە جەریانی ئەم کۆبوونەوەیە لە حاڵێکدا کە سەرکوتگەران بۆ بڵاوپێکردنی خەڵک لە گازی فرمێسکڕێژ و تەنانەت تەقەش کەڵکیان وەرگرت، بەڵام جەماوەری ناڕازی کۆڵیان نەدا. ئەوان بە دروشمەکانی مردن بۆ خامنەئی، مردن بۆ دیکتاتۆر و ئەمە ئاخرین پەیامە ئیعدام بکەی قیامە لەگەڵ سەرکوتگەران تێکەڵچوون. هاوکات کۆمەڵێک لە مافپەروەران بە ئاماژەکردن بە کێشە حقوقیەکانی پەروەندەکان خوازیاری ڕاگیرانی خێرای بەڕێوەچوونی سزای ئیعدامی هەر سێ کەسی پەروەندەی خانەی ئیسفەهان بوون. نامزەدەکەی مەجید کازمی ڕۆژی پێنجشەممە 29 مانگی گوڵان نامەیەکی زۆر کاریگەری بڵاو کردەوە. ئەو کشە کە لە خێڵی کەسەبوویرەکانی شۆڕشی ژنجیان ئازادیە، لە بەشێک لە نامەکەیدا نووسیویەتی: مەجید، من و هەموو ئەو ئینسانانەی کە تەنانەت تۆ زۆر بە کەمیش دەناسن بە گشت وجودمانەوە هەوڵ ئەدەین تا حوکمەکەت بشکێنین، تا گیانی بێتاوانی ئازیزت لەدەست نەدەین، تا بگەڕێەوە بۆ ژیانی سەر لە نوێ، بگەڕێەوە بۆ من و ژیانێک کە هێشتا دەستی پێ نەکردووە دار و پردووەکەی بەسەرماندا ڕووخا. ئێمە چۆکدا نادەین، گەڕانەوەمان نییە، ماندوو نابین، بێهیوابوون لە ئارادا نییە، بەردەوام دەبین تا ڕۆژێک کە بەیەکەوە وێنەیەک دابنین و بڵێین ئێمە بردمانەوە. لە ناڕزایەتی بەم ئیعدامانە هێندێک کۆبوونەوە لە شوێنە جۆراوجۆرەکانی ئێران بەڕێوە چوون. لە ئیسفەهان کۆبوونەوێک بەدانی دروشمەکانی مردن بۆ دیکتاتۆر و خەسەم بە خوێنی یاران ڕاوەستاوین تا پایان بەڕێوە چوو. ناڕازیان شەقامی تەختیان داخست. ناڕازیان لە شەقامی سەتارخانی تاران دروشمیاندا. هەژاری، گەندەڵی، گرانی دەڕۆین تا سەرنەگوونی. لە سادقیەی تارانیش ناڕازیان دروشمیاندا ئیسفەهان، ئیسفەهان، تەسلیەت، تەسلیەت. کۆبوونەوە و ناڕزایەتی هاوشێوە لە تاران پارس، نازیابادی تاران، گەوەردەشتی کەرەج، شارەکی ئاپدانە، شارەکی نگین غەرب، تاران سەر، شارەکی ئەکباتان و وەکیل ئابادی مەشهەد و مەهاباد لە ناڕزایەتی بەم ئیعدامانە بەڕێوە چوون.
لە زاهیدان ناڕازیان دروشمیاندا بەسیجی سپاهی ئێوە داعشی ئێمە. هەڵوەشاندنەوەی سزای ئێعدام بەواتای ئەوەیە کە گیانی ئینسان بە نرخ و ئەرزشمەندە. لە هەمان حاڵدا هەڵوەشاندنەوەی ئەم قەچڵە دەوڵەتیە ڕژیمی ڕوو لە ڕووخانی ئیسلامی لە یەکێک لە گرنگترین ئامرازەکانی سەرکوتی بێبەش دەکات. ڕژیمێک کە مانەوەی لە 44 ساڵی ڕابردوودا لەوانە لە گرەوی زیندان، ئەشکەنجە و ئێعدامدا بووە. درێژەی خەبات لە دژی ئێعدام لە چەند ڕۆژی ڕابردوودا جارێکی تر نیشانیدا کە ئەم خەباتە پاشەکشەی پێناکرێت و گەشە دەکات. سەرجەم دیاردەکان و هەروەها چاوگێڕان بە خەباتی ڕابردوو نیشانی ئەدات کە ئەم خەباتە ئەو زەرفیەتەی هەیە کە دروشمی سزای ئێعدام دەبێ هەڵبوەشێتەوە بکاتە داخوازیەکی جەماوەری و بەسەر کۆماری ئیسلامیدا بسەپێنێ. ئەم بابەتە گرنگەش لە ڕێگای دروستکردنی خێرای تۆڕ و شەبەکەی نەیارانی سزای ئێعدام لە شار و ناوچەکان لەلایەن هەڵسوڕاوانی سیاسی و مافەکانی مرۆڤی ژن و پیا و بەتایبەت دادخوازانی ڕێکخراو و پێشاهەنگی کۆن و نێوە ئیمکان پەزیرە. وەها خەباتێک ڕێگا بۆ بەهێزکردنی شۆڕشی ژینا و لە گۆڕ نزیکترکردنەوەی کۆماری ئیسلامی خۆش دەکات.